سنور بمخابني يعني لحمو شرانده مروفين سيفيل جن زارو ايكو يعني زحمتيه هري ما زندك شنو بيقو من الغزة هين خراب ترى روش يعني جهكي بيتشيك كوب مليونين انسانان لوردشين وروشي اوان زور خرافه ما بس معنا گفتگوی زیاتر بکەین لەبارەی پەرستەنجنەکانی ئەم دوای شەڕی نێوان بزوتنەوەی حەماس و سوپای ئیسرائیل بەڕێز ئینتیفاس قەنبەر سەرۆکی دامەزراوەی لیژنەی پاراستنی کورد لە واشنگتن ڕاستەوخۆ میوانی ئەمەیە بەڕێز قەنبەر بەخێر بێت بۆ کوردستان 24 پێتان وایە بەتایبەت پەرستەنجنەکانی ئەم شەوی هێرشەکانی سوپای ئیسرائیل بۆ سەر غەزە ئیتی ئەمە دەستپێکردنی یاخود زەمینە سازیە بۆ هێرشی زەمینی بۆ سەرکەرتی غەزە؟ بەڵێ من پێم وایە ئەوەی کە گوێمان لێبوو لە هەواڵەکان و لێرە لە واشنگتن ڕەنگەوە بێ کە هێرشێکی سنوورداری زەمینی بێ کە ئیسرائیل بکات هێرشێکی زەمینی سنووردار لەم کاتەدا لەبەر تونێلەکان چونکە غەزە بە تونێلی زۆر درێژ و بەرفراوانی لێکراوە هەروەها ئیسرائیلیەکان ئاگادارن و نانەوەی هێزێکی زۆر بەکار بهێنن و هەروەها بکەونە ژێر تەقینەوەکانی تونێلەکان و هەروەها ئەو بەرگریەی کە دەکرێت لە دژی ئەوان ئیسرائیلیەکان هەروەها ڕایان گەیاند و ئاشکرایان کردووە کە ئەمان چەکی نوێ بەکاردێنەکەیەکێکیان سپۆنج بۆمبە تەقینەوەی سپۆنجە کە دوو بۆمبی کۆم کیمیایی بەیەکەوە لە یەک دراوە کامە شوا دەکا کاتێککە دەقێتەوە گاز بڵاو دەکاتەوە لە تونێلەکان و هەروەها چەکێکی دیکە ئەمەیە کە بەکاردەهێنرێ ڕۆبۆتی ژێر ئەرزە کە ئەمە ئامێرەکان کار دەکەن بۆ ئەوەی لە ژێر عەردا پشکنین بکەن ئەمە زۆر زەحمەتە لەگەڵ قەسام شەڕکردن لە ژێر زەمیندا بۆیە تەکنیکەکان هەمویان تاقی دەکەنەوە برز قەنبەر دخوازم بزانبم یعنی دەستپێکردنا شەرێکی بەژاهی گەلو شەر بەرفەرەحتر ناکە تو چاوا دخوینە بەڵێ دەربارەی بە گوێرەی هاوڕێکم کە شارەزایە لە ئیسرائیل پێی گوتم کە ئەم شەڕی لە غەزەیە دەربارەی غەزەنیە بەڵکو شەڕێکە شەڕێکی بەوەکالەتە لە بەینی ئیسرائیل و ئێران غەزە و حەماس هەردووکیان بەکاردێنێ بۆ ئەوەی بیان خاتە پێشەوەی خۆیان لە بەرامبەر ئیسرائیل و هەروە حزبوڵاش بەکاردێنێ ئەو وتی کە ئەم شەڕەی کە دەکرێت پێویستە ئێمە بەعاقڵ بیری لێ بکەینەوە شەڕکردن لە بەرامبەر غەزە ئەمان پێویستە لە لایەنی دیکەش بتوانن شەڕ بکەن کاتێککە شەڕ دەکەن لە غەزە ئیسرائیل بۆ شەڕ بکە لە بەرامبەر حیزبوڵڵا و لوبنان بۆچی بایدن دەزانن کە وشیاریەکی ڕوونی دا بۆ لوبنان و حیزبوڵڵا کە گوتی لە بەرەی دووەمەوە بچنە نێو شەڕەوە ئەمریکا شەڕ لەگەڵ حیزبوڵڵا دەکات و هێرشی دەکاتە سەر بۆچی چون دەبینن کە هێزی دەریای و هەروەها کەشتی زەبەلاحی شەڕ هاتوونەتە نزیکی ئیسرائیل کاهی ئەمریکن کە ژمارەیەکی زۆر گەورەی چەکەکان کە وێرانکردن و هەروەها هێزێکی زۆری زەمینیش کە مارینیان پێدەڵێن و هەروەها ژێر دەریاییش کە بە موشکیان پێوە هەروەها موشکیان لەسرە نزیک کراونەتەوە لە شوێنی شەڕ بەڵێ بەڕێز ئینتیفاس باست لە حیزبوڵڵا و گروپە چەکدارەکان کرد بەڵام بەر لەوەی بچینە دەرەوەی سنووری ئیسرائیل و غەزە بە هەر لەبێ بمێنینەوە ینی خۆتان دەزانن ئەم شۆ کۆمەڵی گشتینەتەوەی گرتوەکان بە 120 دەنگ داوای ڕاگەیاندنی ئاگربەز دەکەن ئێستا دۆخەکە چۆنە ئایا ئەم شۆ ئاگربەز ڕادەگەێنرێت یاخود
هێرشی زەمینی دەست پێ دەکرێت بۆ سەر غەزە. ئیسرائیل دەبێ وەڵام بداتەوە کە ئاگەر بەس دەبێ لە بینیەوان و حەماسیا خودنا لە هەفتی مانگۆتەوە کوێستا ئەمان جەخت لەوە دەکەنەوە کە شەڕەکە بەردەوام دەبێ و هەروەها ئەمریکاش دەزانن کە بەبێ مەرە چاوکاری ئیسرائیل دەکات تەنها سڤیلەکان پارێزراوە بن بەڵام دەزانن کە ئێستا خواردن و شتی پێویست لە میسرەوە دەچێت بۆ غەزە بەڵام گومان لەوە دانیاوە هەروەها ناخۆشیشە کە دەڵێن ئیسرائیل ئەم شەڕە ڕاناوەستێنێ لەبەر ئەوەی ئەم ئامانجەی کە دروست کراوە لەلایەن ئیسرائیلەوە ڕوونە لەلایەن ئەمریکاشەوە دەیانەوەی حەماس کۆتایی پێبێنن تەنها لە غەزەنا بەڵکو ئیسرائیل وتی کە ئۆپەراسیۆنی دیکەش دەکات لە دەرەوەی غەزە بۆ ئەوەی ئەندامانی حەماس و هەروە سەرکردەی حەماس بکوژێ پێشتری شەمە ڕووی داوا کە شێخ یاسینیان کوشت کە سەرکردەیەکی دیاری حەماس بوو و هەروە هەندێک ئەندامانی حەماسیان کوشتن لە پێشودا و من پێم وایە کە مەجارێکی دیکە دووبارە دەبێتەوە ئیسرائیل ڕاناوەستێ هیچ شتێک ئیسرائیل ڕاناوەستێنێ لە هێرشە زمینیەکەی بۆ سەر غەزە و من پێم وایە بە ڕوونی ئەمە دیارە مصر سەپۆرتی حەماس ناکە هیچ وڵاتێکی دیکەی عەرەبی شاوکاری حەماس ناکەن بۆیە حەماس هیچ هاوکارێک و پەیمانێکی نیە جگە لە ئیران و ئیسرائیل ئەمە دەقۆزێتەوە کە لە 7 ئۆکتۆبەر ڕوویدا کە ژمارەیەکی زۆری سڤیلی ئیسرائیلەکان کوژرانە مەشوای کرد کە ئەمریکا و کۆنگرێسیش هاوکاری ئیسرائیل بکەن کە بە ژمارەیەکی زۆر دەنگیاندا بۆ سەپۆرتکردنی ئیسرائیل ئەو پشتیوانیە گەورەی کۆنگرێس و هەروەها کۆمەڵگەی ئەمریکی و هەروەها پشتیوانیە بەهێزەکەی بایدین بەتایبەت کە من قسەم کرد لەگەڵ هەندێک خەڵکی ئیسرائیل کە برادری منن لێرە وتیان پشتەوانی ئەمریکا هەیە و ئێمە ڕاناوەستین تاوەکو حەماس لە غەزە نەهێڵین. برێز خەمبەر تەدەست نیشان کرد و ئەف شەرەکی وەکالەتێژی لێ قوربانیên wê xelkê sivîlin taybetî jî niha xelkê sivîl li Xezayê gelo bo vê meremê Hemas kiryarên gokirî bû encamê vê şerê ku wekalet birêve diçe çawa dixwîne. بەڵێ ئەو قوربانی کە سیڤیلەکان دەیدەن زۆرە چونکە حەماس سیڤیلەکان بەکاردێنێ بەداخەوە ئێمە دەبینین کە سوپای عێراق ویستی مووسڵ پاک بکاتەوە لە داعش زۆربەی مووسڵ وێران بوو بەهۆی تەقینەکانەوە حەماسیش بە شێوازێکی نایاسایی ڕێکخراوەکەی بەکاردێنێ و هەروەها بەرپرسی خەڵکی فەڵەستین نیە خەڵکی فەڵەستین بەرپرسیارەتیان دەگرێت گراوەتە بەر لایەن دەسەڵاتی فەڵەستینیەوە کە ئەمان قوسوڵخانەیان هەیە لە بەغدا و لە هەولێریش و حەماس لە 2007 دەزانن ژمارەیەک سەرکردەی فەڵەستینی کوشت و هاتە دەسەڵاتەوە بەڕێز سەرۆکی فەڵەستینیش مەحموود حەباس ئەمەی قبول نەکرد و ئەمانی خستە لیستێکی تەرۆرەوە لە جیهان هەمووی لە ئەمریکا هیچ وڵاتێکی عەرەب ئەمان قبول ناکەن ئەم ڕێکخراوە هەروە بە تیرۆریستیان دەناسێنن جگە لە سووریا لوبنان هەموو وڵاتێکی دیکە ئەمانیان خستۆتە ژێرگەمارۆوە بەداخەوە ئەم سڤیلانێک کە لە بەندەستی حەماسن لە غەزە بوونەتە چەقی ڕوبەڕووبوونەوەی ئەم کارانەی کە حەماس دەیکا 7 ئۆکتۆبەر ئەوەی بەبیرهێنامەوە کە سەدام لە 91 کردی و هەروە چوە ناو کوێتەوە و هەروە باجی بە ژیانی هەموو خەڵکی عێراقدا.
کەواتە بەپێی بۆچوونەکانی تۆ بەیانی وڵاتانی وەکو ئوردن و سووریا و عێراق ناچنە ناو کێشمەکێشمی ئەم جەنگەوە؟ عراق بەشداری دەکات چونکە بەداخەوە میلیشیا هەیە لە عراق ئێران بە وەکالەت هەندێک میلیشیایی هەیە ئەمان هەموو عراقین موچەکانیان لە حکوومەتی عراق و زۆربەی ئەوان لە ژێردەسەڵاتی ئێراندانەوە دەچنەوە ناو شەڕەوە. ئەمە ئەوەیە کە ئێران دەیکات چونکە وڵاتەکە لەلایەن ئێرانەوە کۆنتترۆل کراوە. سووریا و لیبنانی شەروایە چونکەمان میلیشیان هەیە ئەندێوە دەزانن حەزبوڵڵا کۆنتاکی هەیە لەگەڵ ئێران، بەڵام وڵاتەکانی دیکە کە کۆنتترۆل دەکراوە لەلایەن ئێرانەوە ئەمان لەگەڵ حەماس نین و هەروە بەشداری ئەم شەڕە ناکەن. برێز قەمبەر توزانی شەر وساژی تێنەرخاندن و حەماس ڕێدا و ئیسرائیل یعنی هەن پلانێنگ و دخوازە لە ڕۆژهڵاتان ئاوین جیبجی بکە ڕێژی ڕێڤەکر دبوو خودت چ باوەریە دەی گەلۆ ئەف دەرفەتا گۆکەتی دەستێ ئیسرائیل دە ئیسرائیل دەی بخوازە هەن پلانین خۆ دە هەرێمێدە جیبجی بکە ئەف ئالین تونندرەوژ جۆغرافیا نێزیکی ئیسرائیلی دوور بخەت چاوا دەنرخینە. من پێم وایە ئەوە دەگەڕێتەوە بۆ ئێران دەیەوێت کە ئەمە بقۆزێتەوە هەروەها سوود لە حەماس وەربگرێ بۆ ئەوەی کەم پرۆسەی ئاشتی کاتۆتە کایەوە لە نێوان سعودی و ئیسرائیل تێک بدە، چونکە شازادە محەممەد بن سەلمان بەڕوونی باشکرایوەتی کە ئەم پەیوەندی ئاشتی خوازانەی دەبێت لەگەڵ ئیسرائیل و هەروەها ئەمان دەیانەوێت بە ژمارەیەکەم پرۆسێسە ڕابوەستێن و هەروەها من پێم وایە کە ئێران پێی وایە کە شەڕێک دروست ببێت لە غەزە لە بەری دووەمیش ڕۆژ لە باکوورەوە شەڕ لەگەڵ حەزبوڵڵا دروست دەبێت و هەروەها لە جۆڵانیش لە وێستبانک و جەنینیش سێ بەرەی شەڕ، بەڵام من پێم وایە کەوەی ڕوودەدا لە بە پشتەوانی ئەمریکا بە شێوازێکی تایبەتتری ئەم پشتیوانە خێرا و بەهێزەی بایدن و هەروەها شاندنی هێزی دەریایی بۆ نزیکی شوێنی شەڕەکە وای کرد کە ئێران لە هەنگاوی دووەم ڕابوەستە. ئێمە تاوەکو ئێستا نازانین کە پلانەکان جێبەجێ دەکرێن یاخودنا. بەڕێز عەبدوڵلاهیان وەزیری دەرەوە لێرە لە نیویۆرک وتی کە شەڕەکە دروست ببێ حیزبوڵڵاش جوڵە دەکە. ئێمە نازانی دواتر چی ڕوودەدا، بەڵام ئێرە ڕوونە تاکو ئێرە ڕوونە هەبوونی ئەمریکا لە دەریاو ئەو پشتیوانیە بەهێزەی بایدن ئێرانی ڕاوەستاند. ئەمە چاوەڕوانکراو نەبوو. ئەوەش نازانن کە ئایا دەستپێکردنی ئەم جەنگە خوێناویە لە ماوەی 21 ڕۆژی ڕابردوو دەستپێکردنی گۆڕانکاریەکان نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێتان وانیە ئیدی لە دوایەم جەنگە و ئەمریکا پێداچوونەوە بە سیاسەتی خۆی دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بێگومان بەڵێ ڕاستە. من ئێستا من بینیوە هیچ ئایدیایەکی دیکە نییە ئەو لایەنی کۆمەڵایەتیش خەڵک بە چاوەڕوان دەکەوە هەروەها تەماشای ئەوە دەکات چ گەفێکی ئێران هەیە پەیوەندیەکان لەگەڵ ئێران. ئێستا کە تەماشای دەکەی پەیوەندیەکان لەگەڵ ئێران زۆر خراپن و خەڵک دەزانێت کە ئێران خەڵەتیەکی گەورەی کرد و هەروەها هیچ سبە ڕۆژێک دوا ڕۆژێک نییە و پەیوەندیەکان لە بینی ئەمریکا و ئێران شکستیان هێناوە. هەروەها ئەمەش دەبێتە
کۆتایی حەماس کە ئەما گۆڕانکارێکی گەورەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕێکی چۆن دەبێ کورد دەبێ نەخێر شەڕێکی گەورەوە هەروەها درێژخایەنیش دەبێ بەڵام ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێ و خەڵکێکی زۆر دەکوژرێن خەڵکێکی زۆریش ئازارەکە دەچێژن بەڵام هیچ اختیارێکی دیکە لە بەردەستدانیە هیچ هەڵبژاردەیەکی دیکە لە بەردەستدانیە وەکو خەڵک گوتی ئێمە هیچ شوێنێکی دیکەمان نییە کە بۆی بڕۆین وەکو ئیسرائیلەکان وتیان تەنها کۆتایی پێهێنانی حەماس نەبێ برز قەمبەر مشارێک دند شەرەیەک و ئەف 21 ڕۆژی بەردەوام دکەیدا ئەو دیل ئەو ئەسیرێن و دەستەی حەماسێدنە یعنی ئەف مەسەلا باڕۆمتەیان مەسەلا ئەسیران دکارێ ببە مژارێک و ببێ پێنگاوێک یەکەم بۆ ئاگربەستەکەی لە شەرێ لە غەزای ئێمە لێرە گوێمان لێ بوو کە ئیدارەی بایدن زەختی خستۆتە سەر ئیسرائیلەکان بۆەوەی هێرشەکە نەکاتاوەکو بارمتەکان ئازاد دەکرێن و هەروە قەتەر هەماهەنگی دەکات نێوەندگیری دەکات لەگەڵ حەماس بۆەوەی بارمتەکان بربدرێن زۆر لە سەرکردەکانی حەماس لەوێ دەژین وەکو ئیسماعیل هەنیە و خالد مەشعەل لە قەتەر دەژین و هەروەها قەتەر هاوکاریشیان دەکات قەتەر ڕۆڵێکی گەورەی هەبووە بۆی کە دیلەکان ئازاد بکرێ بەڵام سەرکەوتونە بووە بۆی هەموو دیلەکان ئازاد بکرێت من پێم وایە ئیسرائیل ناتوانێت زیاتر چاوەڕێ بکات و من پێم وایە ئیسرائیل درکی بەوە کردووە کە زیاتر چاوەڕێ بکەن زیاتر خەسارەت دەدەن و خەڵکی لە دژیان دەوەستێتەوە بۆیە بڕیاریان داوە کە بەرەو پێشەوە بچن هەنگاو باوێن و هێرشی زەمینی بکەن وەکو لە سەرەتادا من وتم هیچ شتێک نییە کە ئیسرائیل ڕاوەستێنێت لە داگیرکردنی غەزا و هەروەها سڕینەوەی حەماس لە غەزە بەتایبەت بەشی باکووری غەزا دۆڵی غەزە لە بەشی باکوور ئەمە شوێنێکە کە ئیسرائیل بردومانی دەکاوە هەروەها ئەمە ڕوونە دایانەوێت کۆریدۆرێک بکەنەوە لە شوێنە داگیرکراوەکە ئەمە ڕێگەی ئیسرائیلەکە بانگەشەی بۆ دەکات بەڵێ بەڵام بەڕێز قەنبەر ئەگەر ئیسرائیل ئەوەی دەوێت ینی چەندین وڵاتی دیکە عەرەبیشەیە کە پاڵپشتی فەڵەستینیەکان دەکەن کەواتە بۆ پێبێ کۆتایی ئەم جەنگا هێشتا زۆری ماوە کە دەربکەوێت زۆر ڕاستە زۆر وڵاتیش هەن کە پشتەوانی فەڵەستین دەکەن بەڵام پشتیوانی حەماس ناکەن پێویستە جیاوازی بکەن لێنوان حەماس و فەڵەستینیەکان تەنها ئیران سەپۆرتی حەماس دەکا هیچ وڵاتێک نییە لە جیان کە پشتیوانی حەماس بکات لە کاتی ئێستادا وای کردووە کە ئەمریکا و ئێران و ئیسرائیل پەیوەندیەکانیان بەرز بێتەوە بە شێوەی باش و خراپ لە دوای 7 ئۆکتۆبەر ئیدارەی بایدن لە سەرەتای پەفچوونەکاندا ویستی ڕەت بکاتەوە کە ئێران لە پاش شەڕەکەدایە ڕۆژنامەیەک وتی کە سەرکردەکانی حەزبوڵڵا و حەماس لە بەیروت کۆبوونەوەیان بووەوە هەروە گفتوگویان کردووە لەبارەی هێرشەکانەوە بەڵام حەماس ئەمەی بەنهێنی هێشتەوە و هەروەها وتی ئێرانیەکان قانی سەرکردەی سوپای قودس وتی ئەمان پشتەوانی هێرشەکەیان کردووە بەڵام لە کات و شوێنی دیاری کراودا و دواتر حەماسیش لە شەموو کاتێکە جووەکان پشوەکەیان یاد دەکردەوە کە پێی دەڵێن یەن کوپور حەزبوڵڵا و ئێران دوو کاتژمێر دوای هێرشەکە باسییان لێوە کرد زۆربەی ئەندامانی حەماس لە ئێران تەدریبیان پێکراوە هەروەها چەکەکانیان پێدراوە هەروەها پرچەک کران ئێستا زۆر ڕوونە شەڕەکە لە بەینی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە
بله برز قنبر دخواستم بزانبم یعنی گر اسرائیل غزای کنترل شی بکه دی پشتیوی غزای رادستی الفتح بکه تسلیمی سروقاتیا محمود عباس بکه دوی درباره ده گر دیتناته بگرم ئەوەی من لی تێک دێگەم ئەوەیە 2007 سەرۆکایەتی فەڵەستینە بوو فادی بن دەحلان لەوێ سەرپەرشتی غەزەی دەکرد حەماسویستی کە بیکوژی من پێم وایە کە ئێستا لە ئیمارات دەژی ئەوەی من لی تێدەگەمەوە کە ئیسرائیلیەکان پلانێکی وایان هەیە ئەگەر حەماسیان سڕیەوە لە غەزە ئەمان جارێکی دیکە سەرۆکایەتی فەڵەستین دێنن بۆ ئەوەی سەرپەرشتی غەزە بکات لەگەڵ هەندێک مەرجەوە بۆی دەحلان و بێنەوە جارێکی سەرپەرشتی غەزە بکات من پێم وانێ کە ئیسرائیل دەیەوێت لە غەزە بمێنێتەوە بەڵام هەندێک هێزیان لە نێو غەزە بهێڵنەوە لە ژێر سەرپەرشتی خەڵکی فەڵەستین و هەروە پشتەوانی ئەمریکا دەحلان ڕەنگە سەرۆکی نوێی غەزە بێ بەڵام ئەوە پێویستە هێشتا چاوەڕێ بکەین کە چی ڕوودەدا من وەکە پێم گوتن شەڕێکی خوێناوی دەبێ هەروە کاتیش پێویستە ئەوەی کە زۆرێک لە وڵاتان باسی دەکەن دەڵێن کە دوو دەوڵەتی چارەسەرە بۆ کێشەی نێوان فەڵەستین و ئیسرائیل یاخود بزوتنەوەی حەماس و ئیسرائیل ئێوە ئەمە چۆن دەبینن؟ من بە شخصی خۆم پێم وانییە کە دوو دەوڵەتی چارەسەر بێ دروستکردنی وڵاتی فەڵەستین گەلک کارێکی زەحمەتە چونکە حەماس سەرکردایەتی وەردەگرێەوە دەبێتە سەرۆکی وڵاتەکە ئەمانەی کە ئێستا لە وێزبانکن لە ڕامەڵان هەموو کاتێک گلەی لە حەماس دەکەن کە دەوێ دەسەڵات لە ڕامەڵا شوەر بگرێ حەماس خەڵکێکی زۆری هەیە لە ڕامەڵا بە شێوەیەکی نهێنی من پێم وایە دەوڵەتی فەڵەستینی دەبێتە بابەتێکی زۆر مەترسیدار کە وڵاتەکە وێران دەکاوەروە کێشەیەکی گەورەتر دروست دەکات کە ئێستا هەیە من زیاتر پێم وایە کۆنفیدرالی فەڵەستینیەکان لەگەڵ ئوردن باشتر دەبێت کۆنفیدرالیەک کە فەڵەستین ببێتە بەشێک لە ئوردن و وڵاتێکی کۆنفیدرالی کە ئۆتۆنۆمیە و سربەخۆیەکی تەواوی هەبێ فەڵەستین بەڵام پەیوەستبوون بە ئوردن چونکە ئوردن دەتوانێت ئەمان بپارێزی و لەگەڵ هاوکاریەکی گەورە لە جڤاکی ناودەوڵەتی پێویستە ئەمان پارەداری مصر و ئوردن بکەن واروە هاوکاری مەسر بکەن بۆ ئەوەی لەگەڵ ئوردن بتوانن ئەمان بپارێزن لە تیرۆریستەکان لە وڵاتانی دراوسێ و لە حەماسیش من پێم وایە کە مەتاکە چارەسەری ئاشتیانێ من پێم وانیە کە چارەسەری دوو وڵاتە لەم شوێنە چارەسەرێکی گونجاو دەستخۆش بەڕێز ئینتیفاس قەنبەر سەرۆکی دامەزراوەی لیژنەی پاراستنی کورد لە واشنگتن میوانی ئەمە بووی سپاس برێز قەنبەر